ئاڵی دادگایی تاوانبارانی ئەنفال و ڕۆژی دادپەروەری و تاوانکاری کوردستان ڕێکەوتی 21 ئابی 2006 بۆ پرسی دادگاییکردنی تۆمەتبارانی تاوانەکانی جینۆسایدی گەلی کورد و بنەماڵی قوربانیان بە تایبەتی و گەلی کوردستان بە گشتی ڕۆژێکی مێشووی گرنگ بوو. بەو پێی ڕۆژی دەستپێکردنی دادگاییکردنی تاوانبارانی ئەنفال بوو لە عێراق و لەو ڕۆژە بۆ یەکەم جار لە مێژووی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان لە ماوەی سەدان ساڵی ڕابردوودا کەسانێکی تاوانبار بە تاوانی گەورە بەرامبەر گەلەکەمان، تاوانی جینۆساید، تاوانی جەنگ، تاوانی دەست بە مرۆڤایەتی لەلایەن دادگایەکی وڵاتی داگیرکەری کوردستان و بکەری تاوانەکەەوە دادگایی بکرێت لەو پایتەختەی بڕیاری تاوانی کۆمەڵکوژیەکانی تێدا دەرچووە. ڕێکەوتی 21 2006 پرۆسەی دادگاییکردنی تۆمەتبارانی کەیسی ئەنفال دەستی پێکرد. خواستی قوربانیانی جینۆساید و شارەزایان و چالاکوانانی ئەو بوارە بریتی بوو لە دادگاییکردنی تاوانباران لە دادگایەکی نێودەوڵەتی یاخود لانی کەم دادگایەکی هاوبەش تاکو دادگایەکە بە شێوەیەکی دادپەروەرانە و جێی متمانەی ناوەندەکانی جیهانی بەڕێوە بچێت. پرۆسەی ناساندنی جینۆسایدی گەلی کورد بە جیهانی بکرێت هەرچەندە داواکە نەهاتە دی. وەلێ دادگاکە زۆر بڕیاری گرنگیدا. لەوانە 4 کەیسی کۆمەڵکوژی خەڵکی کوردستانی بە جینۆساید ناسا کە تەنها لە ماوەی 9 ساڵدا بەرامبەر گەلی کورد ئەنجام درابوو. ئەمێش لە مێژووی مرۆڤایەتیدا بێوێ نەبوو. هەر لێرەشەوە دوای دەستگیرکردنی عەجزازی گەورە تاوانبار داوا دەکەین لە دادگای باڵای تاوانەکان دادگایی بکرێت و پەلە نەکرێت تا تێکڕای سکاڵاکان دژی تۆمار دەکرێت و پاشان بە سزای یاسایی خۆی بگات.